ئەمڕۆ لە شاری بیرمینگهامی وڵاتی بەریتانیا ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد مەراسیمێکی تایبەتی بۆ یادکردنەوەی ساڵیادی کیمابارانی هەڵەبجە و ناساندنی زیاتری جینۆسایدی کورد ڕێخست. لە مەراسیمەکەدا کە ژمارەیەکی بەرچاو لە ڕەوەندی کوردی و کەسایەتی ڕۆشنبیرەکان ئامادەی بوون لە ڕێگای چەندین وتەر و چالاکیەوە تیژ خرایە سەر قوڵایی ئەو ئازارانەی کە بەسەر گەلی کورددا هاتووە. ئامادەبووان جەختیان لەوە کردەوە کە هەڵەبجە تەنها برینێکی مێژووی نییە، بەڵکو سیمبولی مەزڵومیەت و لە هەمان کاتدا خۆراگرینەتەوەیمانە کە بە ئاگر و ژەهر نەسڕایەوە. تەوەری سەرەکی بابەتەکان بریتی موللا گێڕانەوەی ساتەوەختی تراژدیەکانی مەرگی سپی لە هەڵەبجە، ناساندنی ڕەهەندە یاسایی مرۆیەکانی جینۆسایدی کورد بە کۆمەڵگەی نێودەوڵەتی، دووپاتکردنەوەی پەیامی یەکڕیزی بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی کارەساتی هاوشێوە. ئەمڕۆ بەدڵێکی قورسەوە کۆ دەبینەوە بۆ ئەوەی یەکێک لە تاریکترین بابەتەکانی مێژوو یاد بکەینەوە، کارەساتی هەڵەبجە. لە 16 ئازاری 1970 شاری ئارامی هەڵەبجە بۆ قوربانی کیمابارانێکی درندانە کە لە کاتی هەڵمەتی ئەنفالدا لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێن ئەنجام درا. لە ماوەی چەند کات ژمێرێک هەزاران هاوڵاتی مەدەنی بێتاوان، ژن و پیا و منداڵ ژیانە لەدەستدا کە زۆر کەسی دیکەش بریندار بوون و نەوەکانیان جێهێڵدران. هەڵەبجە تەنها شارێک نەبوو کە بە گازی شەهراوی هێرش کرایە سەری کە بووە هێمای ئازاری و نادادپەروەری. دەرەنجامە ترسناکان و ڕق و ستەم و وێنەی ئەو خێزانانەی کە پێکەوە مردوون، وێنەی ئەو منداڵانەی کە هەرگیز چانسی گەورەبوونیان نەبووە. بەڵام ئەمڕۆ تەنها ڕۆژی ماتەمینی نییە، هەروەها ڕۆژی یادکردنەوە و خۆڕاگری و بەرپرسارەتیە. وەک چۆن ئەمڕۆ هەڵەبجەمان لە بیرە، با پابەندبوونمان بە ئاشتی و دادپەروەری و کەرامەتی مرۆڤەوە نیۆ بکەینەوە. با دڵنابینەوە لەو چیرۆکەی هەڵەبجە بۆ هەموو نەوەکان دەگەڕێتەوە، نەک تەنها وەک یادەوەریەک لە کارەسات و بەڵکو وەک بانگەوازێک بۆ پاراستنی مرۆڤایەتی لە جۆرە ترسناکان لە داهاتووتە. لێ قەوماوانی هەڵەبجە شاد بێت، یادیان بۆ هەمیشە لە دڵماندا بژین و دنیا هەرگیز هەڵەبجە لەبیر ناکات. زۆر سپاس. ئەرکی ئێمە ئەوەیە کە شکۆی شەهیدان بەرز بگرین، یادیان بپارێزین و دەنگیان بگەێنین بە هەموو گۆشەیەکی جیان. دەبێت گیان بزانێت کە هەڵەبجە ڕوویدا، دەبێت بزانێت کە ئەمە جینۆساید بوو، دەبێت بزانێت کە ئێمە فرامۆشیان ناکەین. شەهیدانی هەڵەبجە لە یادی ئێمەدا زیندون، لە خەباتمان بۆ دادپەروەریدا هەناسە دەدەن، لە هەر دەنگێکی بەرز لە دژی ستەمدا گوێیان دەدرێت. ڕۆحتان شاد شەهیدانی هەڵەبجە، ئێمە دەنگتان ئێمە یاتان لەبیر ناکەین، ئێمە بەردەوامین. سوپاس. من وەک سەرتا سڵاو، من وەک ئەندامێکی ئەنداکۆک ئەمڕۆ دوای 38 ساڵی کارەساتی هەڵەبجە ئەم یادە بەرز ڕادەگرم. بەڵام بەداخەوە هەر یەکێک لە حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان کە نەیانتوانیوە ئازارەکانی خەڵک ئەم شارە دیدە و سارەش بکەن و داواکاریەکانیان جێبهێنن. بۆیە لێرەوە بە تەواوی دژی پێشەرکردنی مافەکانی هەڵەبجە و هەڵەبجەیەکانن دەوەستینەوە و داواکاری هەرچی زووە و مافی ئەم شارە جێبەجێ بکەن. زۆر سپاس. هەڵەبجە 16 برینێکە لە سەردڵی هەموو تاکێکی کورد، برینێکە کە هەمیشە لە سەردڵی کورد و ئەمینێتەوە تا ئەمڕۆژ ساڕێژ نەبووە، هەرگیزیش لەبیری ناکەین کە چ زوڵمێک لە کورد کراوە و تا ئەمڕۆژ بەردەوامی هەیە. تا ئەمڕۆژ لەلایەن حکومەتی عێراقەوە و چارەسەری پێویست بۆ ئەو برینانە نەکراوە، ئاوریان لێ نەدراوەتەوە. جگە لەوەش لەلایەن حکومەتی هەرێمەوە ئەو شارە زۆرە وەک شارەکانی تری بایەخی پێ نەدراوە لە کاتێک دەخاوەنی ئەو هەموو شەهیدەیە و بۆیە داواتان لێ ئەەکەین بەدەم ئەو شارەوە بڕۆن و تەنیا بڵێن مەدەن ئەو شارە کردداری ئەوێ، نەک تەنها قسە، چونکە تا ئێستاش ئەو شارە خوێنی دێدەچۆڕێت، پێویستی بە شارەزکردنە. زۆر سپاس. ئەمڕۆ ساڵیادی ئەو کارەساتبارەیە کە حکوومەتی عێراق حکوومەتی بەعز بەرامبەر خەڵکی هەڵەبجە کردی، ئەوەی جێداخە بۆ هۆی شەهیدبوونی 5000 خەڵکی هەڵەبجە، ئەوەی جێداخێکێتی و پارتی کە بوونەتە هۆی بارگرانی بەسەر خەڵکی هەڵەبجە بگرە ئەو قەرەبوو ئەو شتانێکە لە وڵاتانی ئەوروپیەوە بۆیاندێ یەکێتی و پارتی جوود مافیای دەست پارەکان دابەشە. ئەمڕۆ لێرە کۆبینەوە بۆ یادکردنەوەی کیمیابارکردنی هەڵەبجەی شەهید لەلایەن حکومەتی گۆڕبەگۆڕی باسەوە کە چی لە دوای 38 ساڵ
ئێستا حەوجی شعبی بە درۆن و موشە هێرش دەکاتە سەر شارەکانی کوردستان و هەمان کارەسات بە شێوازێکی جیاواز دووبارە دەکاتەوە. تەنانەت ئێمە ڕەخنەشمان لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی هەیە کە لە دوای 38 ساڵ هێشتا بە شێوازێکی شایستە قەرەبووی زیان لێکۆتوانی هەڵەبجەی شەهیدیان نەکردوێتەوە بگرە بوون بە بارگرانی بەسەریانەوە. هیوادارین ساڵانی داهاتوو ئایندا حکوومەت بگۆدرێ و کوردستانیش گەشاواتر بێت و ئەو کەسانەش بە سزای خۆیان بگەن کە ئێستا لە ئوتێلەکانی هەولێر و سلێمانی ئەو کەسانێک کە تاوانەکانی هەڵبجەیان کردووە لە ئوتێلەکانی هەولێر و سلێمانی دانیشتوون لەلایەن پارتی یەکێتیەوە داڵدەدراون. زۆر سپاس.